وا بڕیارە سبەی چوارشەممە یاریەکانی پاڵەوانێتی شەترەنجی کوردستان بۆ ئاستی تەمەنەکان بەڕێوە بچێت کە بۆ تەمەنەکانی 6 ساڵی تا 20 ساڵی بە جیاوازی بەڕێوە دەچێت لە وەڵیانەی شەترەنجی خانزاد لە شاری هەولێر. لەژێر چاودێری لێژنەی ئۆلیمپیک کوردستان بۆ یەکەم جار پاڵەوانتی لاوانی کوردستان 2019 سبەی چارشەمە 28 پاڵەوانتەکە ئەنجام دێن لێرە لە هۆڵی یانەی شەترەنجی خانزاد. ئەو پاڵەوانتێک کراوە دەبێتن بۆ یانەکان و بۆ یاریزانەکان. دیارە مەبەستی سەرەکیمان لەکردنەوەی ئەو پاڵەوانتیە ئەوەیە کە یاریزانی لاو و تازە پێگەیشت و بەسکە شێر پێڕابگاتن و دەرفەتێکیان بۆ بڕەخسێنین. ئەو جارە گۆڕانکاریەکمان لە سیستەمی بەڕێوەبردننی پاڵەوانتێکە کردووە، هیوادارین کە بتوانین ئەوە پەیڕۆی بکەین سبەی. ئەویش ئەوەیە هەر هەموو تەمەنەکان لەگەر یەک داننین، بەلکو لە 20 ساڵی و 8 ساڵی و 16 ساڵی و 14 ساڵی بیانکەنی یەک گروپ. لە 12 ساڵی بەخوارەوە کە 12 ساڵ و 10 ساڵ و 8 ساڵ و 6 ساڵ دەگریتەوە ئەوانش بکەینی یەک گروپ بۆ ئەوەی کە ئاستەکان لە یەک نێزیک بیتن، نیمچە عەدالەتێکی بدەینە یاریزانەکان بۆ ئەوەی کە بتوان ڕکابەری لەگەر یەک بکەم. پاڵەوانتێکە لە 5 گەڕ پێک دێتن، هەر یاریزانێک 1 سەعاتی هەیە و 30 سانیەشی بۆ زیاد دەکرێت، واتە بە سیستەمی سویسریش بەڕێوەچی لەبەرەوەی 7 گەڕە، هەروە بە سیستەمی فیشەرن بۆ کاتەکەی.